لە مانگێکی گەرمی 2009دا بزوتنەوەی گۆڕان بەستەڵەکی سیاسی لە هەرێمی کوردستان شکاند. هێزێک کە ململانەی چەکداریەکانی گواستەوە بۆ ململانەی سیاسی پەرلەمانی کردە سەنگەری بەرگریکردن لە مافەکانی خەڵک. بەشێک لە ڕۆشنبیران بازەوە دەکەن هۆشیاری خەڵک وای کرد گۆڕان دروست بێت. دروستبوونی بزوتنەوەی گۆڕان نیشانەی هۆشیاری سیاسی میلەتی ئێمە و نیشانی ئەوەیە کە میلەتی ئێمە توانێت ئەوەی خەون ببینێ، توانێت ئەوە هەیە بیر لە ئایندێکی باشتر بکاتەوە، توانای تازەبوونەوەی هەیە و ئەو گوتارە سیاسی کە بزوتنەوەی گۆڕان دایڕشتووە بە بۆچوونی من تا ئایندەیەکی تا ڕادەیەک دووریش توانا و وزەی ئەوەی تا هەیە کە تعبیر لە خەونی ئینسانی ئەمە کا بۆ ئەوەی بتوانێت بیر لەوە بکاتەوە کە سیستمێکی سیاسی دادپەروەرتری هەبێت. دروستبوونی یەکەم ئۆپۆزیسیۆن بوو لە هەرێمی کوردستان کە خەباتی مەدەنی کردە جێگرەوەی شەڕ و ململانێ ناوخۆییەکان و پەرلەمانی کردە سەنگەری بەرگریکردن لە ماف و داخوازەکانی خەڵکی کوردستان. ڕۆژنامەنووسانیش بازدەوە دەکەن گۆڕان هێزێکە هەمیشە دەتوانێت نوێ بێتەوە، چونکە هەل لە سەرەتاوە بۆ بەرگری لە مافی خەڵک دروست بووە. باسی ئەو مۆدێلە بکەین کە بزوتنەوەی گۆڕان هێنایە ناو ساحەی سیاسیەوە، ناو دیمەنی سیاسیەوە بوو کە هاوڵاتیان مافی خۆیان بزانن، مافی خۆیان بزانن لە هەموو بوارەکانی ژیانە و مۆدێلێکی تازەی هێنا، مۆدێلێکی سیاسی تازەی هێنایە ناو بزوتنەوەی سیاسی لە هەرێمی کوردستانە بەوەی کە ئەندامەکانی داکۆچی کار بن لە ئازادی، داکۆچی کار بن لە مافی خەڵک لە ناو پەرلەمانە، پەرلەمانتارەکانیان جیاوازتر لە پەرلەمانەکانی تر ببینرێن. بۆیە توانین بڵێن هەتاکو ئێستاش ئەهەمیەت و گرنگی ئەم بزوتنەوە ماوە. بزوتنەوەی گۆڕان تەنها خۆی جیاواز کاری نەکردووە، بەڵکو کاریگەری بزوتنەوەی گۆڕان چوەتە ناو حیزبە تەقلیدیەکانیش، ئەوانش ئێستا وردە هەوڵ دەدەن بە شوێن پێی گۆڕانە بێنەوە تا گەنج دێنە ناو کای سیاسیەوە. ئەگەر سەیری ئالێتی هەڵبژاردننی گەنجەکان یان نوێنەرەکانی ئێمە کرد ناو حیزبان دەبین هەمیشە ئالێتێکی کۆن بوو. بۆیە بزوتنەوەی گۆڕان لە قۆناغی ئایندەی هەرێمی کوردستانە دڵنیام کاریگەری زیاتر بێت. دوای دروستبوونی گۆڕان پرۆسەی سیاسی دابەش بوو بەسەر دوو مێژوودا، چونکە باتنی بزوتنەوەی گۆڕان قۆناغی فشار بۆ سەر دەسەڵات دەستی پێکرد، کارەکانی بۆ گۆڕانکاری حکومڕانی هەرێم گەشەی کرد، بووە ئەو هێزەی جیاوازی نێوان بەرپرسان و هاوڵاتیان کاڵ بێتەوە. دروستبوونی بزوتنەوەی گۆڕان ئەو دەرگایە بوو بەڕووی هاوڵاتیاندا کرایەوە تاکو ئاگادار بن لە کۆی پرۆسەی سیاسی و بەڕێوەبردننی وڵات و دەرگایەکیش بوو بۆ پشتگیریکردنی ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.